هر ل دیلوکه ولاتیه کی سوریه به نام یاسین دیبو ل نخوشخانه که تایبت انجام نشترگری چاندن پوردا دیجوارا بیش بسکنه لفن از گرک چیدیم بیش من چند جارا جوارا گویی تماشاوان این هجران تجاران نچن اگر هم دخوازم پوری خوب بچینن زرع بکن تبیجن نچن ترکیه نچن ایرانی نچن توالاتا گیدن ورن کردستانی لکردستان پوری خوب بچینن چما هونی هرن پری خوب بدن وان درن لداویجی بنیرن چی بویه چه هاتی سری یکی سوری چیا پوری خوب بچینه ترکیه چه هاتی سری بی بنج کرنا عملیات کرنا چی کرنا او دبن عملیات دا دبن عملیات چاندنا پوردا جان خو جدستایه بویره دنگ داله ترکیه لپرسینه دست بکریه تحقیق دست بکریه که چما بی کسی دبینن اون اوه چیه پوری خوب بچینه داوی هم پورجی نچاند هم جی داوی جیاناوی هات ولاتیه کی جسوریه که تمنوی 46 ساله لمراشه با کره کردستانیه لوی داره دما جبو که پوری خوب بچینه چیه لدیلوکی لعنتابه سری لنخوشخانه که دایه 12 هزاران 2024 جی نشترگریه یعنی جی پور هاتیه چاندن ل ادعا کردن که پشتی پور جیره هاتیه چاندن لنخوشخانه جیان خوش دسته یعنی چاندن پور بویه سبب که افزلان جیان خوش دست بده پشت راجی لیپرسین دست بکر و حتی نها لیپرسین بردوام دکه لهوليري وكا هندزانن دوان سالين داويدا قالك بروجين هيجا وباش تينا بجي كرن نها بروجي كان يستجيبون يان نو بنافي واو تاور بمراسم كي فكرن المراسم دا پیش بركه كي جي بريفا برن يكم كسي سركفتي و شقيا كنود متري بستينا وكا دياري افكارا من فاجين مراد جه مراسم لقلمنا فاجين بخيراتي كا هناكي بحثا مراسم واو تاور بكي سلااو دل بخوین بله اما ئێستا ڕێو ڕسمی کردنەوەی واو تاوەرزین کە ئەمڕۆ ئەو پرۆژەیە بە شێوەیەکی ڕسمی تەواو بوو و هەروە پێشبڕکەیەکیش لێرە ئەنجام دراوە کە بە شێوەیەکی تیر و پشک یەکەیەکی نیشتەجێبوون پێشکەش کرا بە یەکێک لەو کەسانێک کە بەشدار بۆ لەو پێشبڕکەیە یەکەی نیشتەجێبوون کە 90 مەتری بوو و هەروە ئەمڕۆ بە شێوەیەکی تیر و پشک کە داخوازیان کردبوو لەلایەن هاوڵاتیانەوە کە تیکتیان کڕیبوو بە شێوەیەکی ئۆنلاین هەروە بە شێوەیەکی بەردەست هەر تیکتێک نرخەکەی 5000 بووە و ئەو هاوڵاتیانە بۆ نمونە دەیانتوانی کە لە یەک تیکت زیاتریش بکڕن ئەوانەی کە بەشداریان کردووە یەکێک لەوانە ئێستا بە شێوەیەکی تیر و پشک یەکەی نیشتەجێبوونی بۆ دەرچوو بۆ زانیاری زیاتر دەمەوێت لەگەڵ بەڕێوبەری پرۆژەکە قسە بکەم کاکرێبین تۆ دەتوانی باسی ئەو پرۆژەمان بۆ بکەیت کە چەندی پێچووکە تەواو بوو و وردەکاریەکان سەبارەت بە پرۆژەکە چین سڵاو بەخێر بێن پرۆژەی واو تاوەر پرۆژەیەکی خێزانیە دەکەوێتە سەر شەقامی 100 مەتری نزیک فلکەی باس پرۆژەکە پێک هاتووە لە 14 طابق و 375 یەکێ نیشتەجێبوونە بەڕووبەری جیاواز یەک ژووری و دوو ژووری و سێ ژووری و هەروەها ستۆدیۆشمان هەیە پێکهاتەکانی پرۆژە پێکهاتەی جیاوازی تێدایە وەکو مەلەوانگە و هۆڵی وەرزشی و مارکێت و مەک و ساڵۆن و حەلاق و ینی چەندین شتی تریش باشە ئەوانە کە بۆ نمونە ئاگیان لەوە بوو کە ئەم پرۆژە کرایەوە داوای ئەویان کردووە کە ینی شوقە بکڕن لێرە بەڵێ بە ئەکیدی خەڵکانێکی زۆر شوقیان لێرە کڕیوە و نزیکەی سەتانەوەتی شوقەکان فرۆشراوە و ئێستا لە ئێستادا چۆن ئەو متمانە دروستەکەن بۆ خەڵک کە بتوانن شوقەکان لێرە بکڕن جیاواز لە هەر پرۆژەیەکی تر ئێمە بەر لەوەی دەست بە فرۆشتن بکەین بڕیارماندا بوو کە شوقەکان تەواو بکەین اینجا یەکەکان بفرۆشین و نزیکەی 185 پرۆژەکەمان تەواو کرد اینجا دەستمان کرد بە فرۆشتنی خۆی ئەمەی لە خۆیدا متمانەیەک دروست دەکات لە ناو خەڵکەکە زۆر سپاس دەکەم بەڵێ هەر وەک دەزانن ئەم شوقەیە لە 14 نهۆم پێک هاتووە دوو نهۆمی یعنی کۆتایی لە خوارەوە بۆ کاروباری بازرگانی بەکار هاتووە و هەروەها مەلەوانگە هەروەها هۆڵی وەرزشیشی
لێە بێجگە لە خەڵاتی تیر و پشکەکە بۆ یەکەی نیشتەجێبوون هەروەها 20 خەڵاتی تریش پێشکەش کرا دا لە خەڵاتەکان ئەوە بوو کە هەر کەسێک کە بەشدار بوو لە تیر و پشکەکە بۆ بەبڕی 100,000 دینار دەتوانێت کەلوپەل لە مارکێتەکان بکڕێ و دە خەڵاتی تریش ئەوەیە کە بۆ یەک مانگ دەتوانن کە لە هۆڵی لە ژوانی لەم تاوەرە بە خۆڕایی و بە فری بەشدار بن و بێن و ئامادە بن لێرە. ڤژین موراد گەلێکی سپاس.